بەخێراتنی هەموو میوانە بەڕێزەکانکەین سوپاس بۆ کاک ئازاد ساڵح کە ئەو متمانەی پێبەخشین بۆی کاری پیشەکەمانەوە نزیکی کاری پیشەکەمان ئاماژە بۆ کتێبە سەرەتا لەسەر تایتڵەکەی کاک ئازاد تایتڵێکی درێژی دانەوە لەسەرمی کتێبە شیکاری بۆ هەندێک یاری و گۆرانی فۆلکلۆری کوردی. طبعا تایتڵەکەی تۆزە درێژە بەڵام مەبەستێتی شیکاری بەپێی وەزمون و ئەو توانایی خۆی کە هەیەی چۆن گەڕاو بە دوای سەرچاوە و بە دوای ئەو شتانی کە لە یادەوەری ئاماوە و بۆ دەرەنجامی ئەو کتێبەش کە مەبەستێتی دوایی پاشان یاری باسی هەموو ئەو یارانە کە لە زاکیرای ئاماوە کە لە مناڵیا خۆی کردوێتی خۆی پیا تێپەڕیوە ئەو یارانی کە پێشتر یانی ئێستا بەداخەوە بەهۆی تەکنۆلۆژیا و بەهۆی تێکەڵبوونی مناڵان بە دنیای میدیاوە ئەو یارانە زۆرینەی لە یاد کراون بەڵام کاک ئازاد زۆر جەریئاناتۆم ئەم یارانەی نووسیۆتە و هەم وشەکانی پاراستووە نووسیۆتی و باشی کردووە هەموو یادەوەریەک یعنی ئەو یارانەی هێناوێتەوە بیری ئێمە. پاشان گۆرانی مناڵ هەیە لە مناڵیەوە ینی بەهۆی تێکەڵبوونەوە کاتێک کە تێکەڵبوون و یاریان کردووە ئەمە سوودێکی زۆری هەبوو بۆ مناڵان هەم لە ڕووی ئیقاعەوە لە ڕووی ریتمەوە لە ڕووی دەنگیشەوە کە دەنگیان هەڵبڕیوە لە کاتی یاریکردنە. بەشێکی تر فۆلکلۆر کاک ئازاد تۆ بابەتە فۆلکلۆرەکان یعنی چۆن مناڵان دەمادەم گەیاندویان یعنی کاتێکە گەورە تێپەڕیوە ینی مناڵیان سۆکە مناڵەکان دیسان و دەمادەم یاریانیان کردوێتەوە کە تێکەڵ بوون لە خێزانە باری کۆمەڵایەتی مناڵانە یعنی وای لێکردووە کە کاریگەری هەیە بەسەر مناڵەکانی ترا یعنی زۆر مناڵ هەیە کە تێکەڵ بوون لە خێزانە لەوانەیە ئەم گۆرانی و ئەم یاریکردنە کاریگەری ڕاستەوخۆی هەبێت لە ڕووی سایکۆلۆژی و لە ڕووی زمانەوانی و لە ڕووی ریتم و موزیک و ئەو مناڵی وای لێکردووە کە چۆنۆلۆژیایی بێت بتوانێت تێکەڵیان بێت لە ڕووی کۆمەڵایەتیەوە و کەشێکی خۆش و ئارامیش بێتەوە بەسەربەرن. پاشان بە کورتی باسیەکەم ئەم کتێبە ئەگەر لاپەڕەکانی بکەینەوە دیزاینێکی جوانی بۆ کراوە بەم جۆرە هۆنراوەکانی نووسیوەتەوە پاشان وێنەیەک پاشان نۆتەی موزیک پاشان ڕوونکردنەوەیەک ئاماژەی بۆیەوە یعنی کاک ئازاد هەموو شیعر و هۆنراوەکان وشە و تێکست یعنی تر هەر ناوێکی بنین ئەمانەی زۆر بە جوانی نووسیوەتەوە. پاشان لەلایەن جوان ساڵح کە خوشکی کاک ئازادەکە وێنێ بەپێی تەعبیری ئەو یاری و ئەو گۆرانی موزیکانە هاتووە وێنەیەکی جوانی مناڵانەی بۆ دروستکردەوە کە ئەمە توانێت سوودی لێبینێت لە دنیای تەکنۆلۆژی ئەمڕۆ ئەو کەسانی کە خەریکی میدیا و خەریکی باری تەکنۆلۆژی نەتوانێت ئەفلان کارتۆنی بچووک بچووکی لێ دروستکردن ئەو شتانە بۆی بگاتە جیلی ئێستامان. اینجا بەنۆتەکردنی گۆرانەکان هاتووە ئەمانی بەنۆتە کردووە بەڕاستی ئەمە کارێکی ئاسان نییە بەنۆتەکردنی یاریکردن و گۆرانی و موزیک ڕوونکردنەوە و شیکردنەوە هاتووە هەر گۆرانێک هەر یاریەکە کردوێتی ئەم یاریانەی شی کردوێتەوە و باسی کردووە یعنی کە ئەمە چۆن بووە بۆ چ تەمەنی بووە لە تەمەنی گروگاڵی مناڵان بووە لایەلایە بووە تەمەنەکەی ئەو بۆ کە یان کوڕانە بووە یان کچانە بووە ئەنی ئەمانەی شی کردوێتەوە. شتێکی کە باسی بکەم کاک ئازاد ئاماژەیەوە بە چۆن هەڵەی مناڵ لەگەڵ ئاژەڵ و باڵندە و ئەو ئاژەڵ ماڵیانی کە لەگەڵ مناڵانە کات بەسەر بن. پاشان بەپێی وەرزەکان مناڵ گۆرانی مناڵان بەپێی وەرزەکان زۆر جوان کاک ئازاد ئاماژەی پیاوە کە وەرزی پاییز یان وەرزی بەهار یان وەرزی زستان ئەو یارانەی کە لە زستانە ئەکرێت لە ماڵان یان ئەو یارانەی کە لە بەهارانە ئەکرێت لە سەیران و لە شوێنی دوێنە و یان اینجا بەشێکی تر
بەپی تەمەنەکان کاگەسا هاتووە لە مناڵیەوە لە لایەلایە و تورگاڵ وانەوە هاتووە تا یاری پیشەوەرەکان و یاریەکانی تر تا تەمەنی 12 ساڵی ئاماژەی پیاوە جا ئەم یاریانە سوودی هەبوو بۆ مناڵان کە شتی لێوە فێر بن یعنی وەکو فێرکاریە مناڵ هەبووە لەمەوە شت فێر بوو چۆن ئێستا یاری هەبوو باسی سەعاتی کردووە یان باسی مەتەڵی کردووە یان لەمە مناڵ زانیاری فێر بووە خاڵێکی تر ڕەچاوکردنی بواری ئاینی کورد میلەتێک بۆ کە لەگەڵ میلەتانی تر لەگەڵ ئاینە جیاوازەکانی پێ ژیاوە وەکو جوولەکە وەکو مەسیح وەکو زۆرینەی ئاینەکانی تر وەکو یەزیدی کاگەزات لەوە یەکێک لەوانە ئەو نمونانە چۆن ئەڵێ چوومە ماڵی جوولەکە ئەمە ئەوە دەرەخات کە مناڵان کە وەختی خۆی جیاوازی نەکراوە لە بینی ئاینەکانە ئاینی ئیسلام ئاینی زەردەشتی ئاینی یەزیدی هەر ئاینێ بێت مناڵان گۆرانەکانە بە خۆشحاڵیەوە وتوتەوە بڕگەیەکی تر باسی کار و پیشاکە گۆرانێک هەیە باسی هەلاجیەکە ئێمە ئێستا لەوانەیە لە جیلی ئەمڕای هەلاج هەر نەزانێ هەلاجی یانی چی کاتێک کە لۆکیان شی کردوێتەوە بەدەم لۆکەشی کردنەوە ناڵەن ئەو یاریانیان کرد دەرەنجامی ئەمەش بە کورتی باس بکەین کاگەزات خزمەتێکی گەورەی واری مناڵانی کردووە گەڕانەوە بۆ سەردەمی باو باپیرانمان چونکە زۆرینەی ئەم گۆرانی و یاریانە دەمەودەم هاتووە کاگازا هاتووە ئەو ئەرشیفی پاراسۆ خۆی کردوێتەوە لە کتێبێکە پاشان گرنگە لە بواری خوێندن و لە بواری مناڵانە ئەمە شوێنێک بکرێت لە بواری پەروەردە و خوێندنە بەڕاستی چونکە ئێستا چۆن لە هەر مەکتەبێکە مناڵ هەستێنە بڵێ گۆرانێکی مناڵانم بۆ بڵێ هەڵەسێ دانێکی گەورە ئاڵێ شعرەکان گەورەیە مناڵەکان گەورەیە هیچی لە دەمی مناڵەوە نییە ئەم کتێبی کاگازات خزمەتێکی زۆرەکە بە مناڵان ئەگەر بە مەرجێک مامۆستا و مامۆستایان لە بواری پەروەردەیە ئەمە بکرێت بە بەشێک یان چەند گۆرانێکی لەمانە بکرێت بە بەشێک بخوێنێت یا مامۆستاکان بیڵێنەوە و لە بواری ئەکادمیە ئەمە جێگەیەکی زۆر گرنگەکرێت لە بواری ئەکادمی و ڕۆژنبیری و حتا بۆ ئەو خوێندکارانەی کە بۆ لە پەیمانگا و کۆلیژەکان ناخوێنن ئەمە بێ بە سەرچاوێکی زۆر گرنگ بەمەرجێ بتوانین لە بوارەکەی خوانە لە بواری مناڵانە بخوێنن زۆر سپاس بۆ ویلایەت زۆر سپاس بۆ کاکومەن.